قوتابخانەکەمان ساڵانە هەڵدەستێ بە ئینگلیزی پێ دەڵێن ئۆپن هاوس، واتە ماڵی کراوە، خەڵک ئازاد دەدێتە ناو قوتابخانە، هەر بەشێک لە بەشەکان لە قوتابخانە جۆرە چالێکێکی تایبەت بەخۆی دەکات. وەرە منە ئێمە بەشی کوردی ڕەشماڵمان هەڵداوە، شتی کللتوری کوردەواری پێشکەش دەکەین، بەشی زانستی شتی تایبەت بە زانستیان پێشکەش کرد، بەشی هوەری وەرنە و تابلۆیانە پێشکەش دەکەن کە ساڵانە قوتابیان لە قوتابخانەکەمان ئەنجامی دەدەن. ئێمە وەکو بەشی کوردی هەموو ساڵێ ئەو فیستیڤالە دەکەین کەوا کەلتوری کوردی ئاشنایی هەموو وڵاتەکانی بێگانە و ئەوانەی حەزیان لە شتی کوردەواریە ئەو بۆنەیە دەکەینەوە کە هەموو ساڵی خەڵک بەتایبەتی ڕوو لە قسمەکانی بەشی کوردی دەکاتن حەزی لێتی لە چاتێکردنە و خواردنە و هەمووی ئامادەی دەکەین. ئامانجی ئەمڕۆ لەم چالاکیەیە ئەوەیە کە ئەم شوێنە پاک بکەینەوە بە تایبەتی بۆ هەمومان و هەروەها لەبەر ئەوەی کامپێک هەیە لێرە بەڕاستی نابێت وا پیس بێت ئەگە پیس بێت بۆنیە نەخۆشی بڵاو بێتەوە ئەبێ ئێمە هاوکاری یەکتری بکەین کە شوێنەکان پاک بێ و هیوادارین دوای ئەمە شوێنەکان بە پاکی بیپارێزین بێگومان ئەمە ئەخێ شوێن نابێت شوێنی تریش هەیە شاری تریش هەیە. اما که رکرا امریکی و کردی و نیفدالتی ارگه خو افرو رابون افجه همی پیس وری پاکش کن دفعه گله که گرینگ آوا راستا ما وری پاکش که بس گرینگی ما آوا بمین تا پاکشش افرو بیوا گلت بخو درسکش ما وارگرن آجی جه دورو برید خو پاکش کن. ناقة جانا الكرسانة وعمو كرسي قديمة قديم كإمكانات نبو تراكتور اشتوانا نبو خلق لوانا استفادة كردوا اوا قارية قديم بواي كوشان دا شاشا اوا زنزالة كوشان فيها ورزة كرد اوا عمورة زمينة فيها دا شالا اوا كردوان فيها دا بإسلام والشنا ودرمو كرسي كرشاورزي وواد زمانی باوباتینی خۆمانەکە لەوان ئیستفادە کردووە. تەقیلە لەسەر تەقیلە تەقیلە لەسەر تەقیلە هەر کەس نەبێت تەقیلە لەسەر تەقیلە تەقیلە لەسەر تەقیلە کە بارانە ئاوی دەوێ ئاوی نەدەڵانی دەوێ دەرزی